هەرچەندە بەپێی ڕێنماییەکانی ئەنجومەنی دادوەری هەرێم هەرناوچەیەک دادگای تێڵچوونەوەی تێدا بێ پێویستە دادگاکانی ئەو ناوچەیەش دادوەری ئێشکگری هەبێت بەڵام تا ئێستا دادگاکانی کەلار دادوەری ئێشکگری نییە. ئەمەش لە یەک کاتدا بووەتە کێشە هەم بۆ دادگاکانی کەلار و هەم بۆ ئەو کەسانش کە دۆسیەکانیان دەبەنە دادگاکان چونکە پۆلیس و ئاسایشی شارۆچکەکە بۆ یەکلاکردنەوەی دۆسیەکان هەمویان لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە لەلایەن دادوەرانەوە بڕیاریان پێدەدرێت. کاتژمێر 12:35 دقەوە هیچ دادوەرێک نامێنێ تاوەکو بۆ سبەینێ بەیانیەکەی یان ئەو ئەگەر دەوامە بوو ئێسش ڕاستکاک حاکم نزار ئێوە هاتوون وەکو سەرۆکی فەرمانگەی داواکاری گشتی گەرمیان یعنی ئەم گرفتە ماوەیەکی زۆرە لەم سنوورە هەیە چۆن ئێستا دەستان خسۆتە سەری؟ ئێستا دەستمان نەخسۆتە سەری دەمێکە باسی لەکەین بەڵام جاران لەبەر کەمی ژمارەی دادوەران نەمانەتوانی زۆر بیجوڵێنە سعات 12:35 دقەیە ئەوە دادگای کەلارە ئێستا من و جەنابەت ئەگەر موشکیلەیەکمان بێ ئەمان بن بۆ پۆلیس ئەویش پۆلیس ئەمێنێتەوە سەر ویژدانی ئەو پۆلیسە بە تەلیفۆن چی بە حاکم ئەڵێەوە حاکم بە تەلیفۆن چی بڕیارەدا تەمان ئەو هیچی بە چاوی خۆی نەدیوە. بەهۆی ئەوەی لە دوای دەوامی یاسایی دادوەری ئێشکرد لە دادگای گەرمیاندا نیە پێشتر دادوەر نووسراوەکانی دەستگیرکردنی بە بەتاڵی واژۆ کردووە و داوێتی بە پۆلیس لە کاتی ڕووداوێکیشدا پۆلیس پەیوەندی بە دادوەرەوە دەکات و لە ڕێگەی تەلەفۆنەوە بڕیاری دادوەر و وردەکاریەکەی دەنووسێ. واژووکردن لەسەر وەرەقەی سپی ئەتوانین بڵێن جەریمەیە تاوانە خۆی ناکرێت بە تایبەتی بۆ پیشەی دادوەری کە لەگەڵ عورفی قەزاییان ناگونجێ و لەگەڵ بنەما یاساییەکاندا ناگونجێ بەهوو شێوە ناکرێت دادوەر وەرەقەی سپی ئیمزا بکە و دواتر وەکو فەرمانی گرتن لەلایەن پۆلیس و یان با بڵێن هەر فەرمانگەیەکەوە پڕکرێتەوە. لەسەر ئەو پرسەش پێشتر فەرمانگەی داواکاری گشتی گەرمیان نووسراوەکانی ئاراستەی سەرۆکایەتی داواکاری گشتی هەرێم کردووە بۆ چارەسەرکردنی گرفتی ئێشکگری دادوەران لە دادگاکانی گەرمیاندا. هەمووی بە بڕیاری زارەکی و بڕیاری زارەکی زۆر جەریمە هەیە معالیمەکەی تێکەچێ بۆیە مەفروزە حاکم هەر بەپێی یاسا خۆی ئامادە بێ لە پشکنین بێ لە کەشف بێ لە بینین بێ لە وتەوەرگرتن بێ کۆمەڵی قەراراتی سەریع پێویست مەفروز وایە حاکم خۆی ئامادە بێ. زۆر جارە و کێشانەی ڕوبەڕووی دەستگاکانی پۆلیس و دەستگامنیەکانی تری ناوچەکە دەبنەوە بەهۆی نەبوونی دادوەری ئێشکگر پێویستە بۆ بڕیاردان لەسەر کێشەکان پشت بە پەیوەندی تەلەفۆنی دادوەران ببەستن بەڵام هەندێک جاریش پەیوەندیەکان بەردەست نابن و بۆ لایەنی پەیوەندیدار دەبێت لە چاوەڕوانی کردنەوەی مۆبایلی داخراوی دادوەردا بن. لەبەر ئەوەی دادوەر لە بارەگاکەی دادگانیە ئەبێت بە پەیوەندی پێوە بکەی زۆر کاتیش بەهۆی خراپی شەبەکە و بەهۆی خراپی خەتی مۆبایل و ئەمانە ناتوانین دادگا وەربگرین بە تەلەفۆن ئەویش کێشە و گرفت دروستەکە. لە دادگاکانی هەرێمدا دادوەرێک وەندامێکی داواکاری گشتی پێویستە دوای تەواوبوونی دەوامی فەرمی ئێشک بگرن. مەریوان حەسەن NRT